بەڕێز ئەرکان حەمدانی شرۆڤەکاری سیاسی لە بابلەوە لەگەڵمانە سەبارەت بەو پشیویانی کە هێزە چەکداریە لە یاسا دەرچوەکان بۆ عێراق لە ناو عێراقا دروستیەکە نەبوونەتە سێرێشە بۆ هێزە بیانیەکان و هێزەکانی ناوخۆش. کاگرکان سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. تاکەی چەک لە دەستی گروپە چەکداریە لە یاسا دەرچووەکانە بێ، یعنی چۆن ئەکرێ ئەم گروپانە ڕوبەڕووی هێزێکی فەرمی عێراقی ببنەوە کە لە چوارچێوەی یاسادایە؟ بەڵێ سەلاو لێ و بینەرانی کوردستان 24 زۆر سپاس. بەڵێ جیاوازیەک هەیە لە نێوان گروپە چەکدارەکان و لە نێوان هێزە ئەمنیەکانی عێراق و ئەو دامەزراوانی سەر بە هێزە ئەمنیەکان پێویستە ئەم جیاوازیە زەق بکرێتەوە و ئەوەشمان لە بەرچاو بێت کە داوا کراوە بەشێکی زۆری هێزەکانی حاجی شعبی بستە نێو هێزە ئەمنیەکانی عێراق بۆ ئەوەی لەگەڵ دەستوری عێراقی بگونجێتەوە بە گوێرەی یاسادا دۆرەکانی عێراق بێت کە ڕێگری لە هەموو جۆرە پێکێنانی گروپێکی چەکدار لە دەرەوەی دەسەڵاتی دەوڵەت دەکات، بەڵام بەداخەوە زۆرێک لەوانەی کە لەسەر بنەمای ئەوەی کە سەر بەهێزی ئەمنین چەکیان هەڵگرتووە، بەڵام لە بنەرەتدا وانە بەشێک لەو گروپە چەکدارانە چەکیان بەدەستەوەیە سەرچاوی دارایی بەهێزیان هەیە و جگە لەوەش دوور لە بڕیارەکانی فەرماندەی هێزە چەکدارەکانی عێراق هەڵسوکەوت دەکەن و دەزوڵێنەوە بە شێوازێکی تر دەتوانین ئەوە بڵین بەشێک لەو گروپە چەکدارانەی کە سەر بە حەشدی شەعبین ئەمانە لە ژێر فەرمانی فەرماندەی هێزە چەکدارەکانی عێراقدا نین و فەرمان لە سەرکردایەتی ئەمنیەکانی نێوخۆی عێراق وەرناگرن. ئەمە چی بەرەمێناوە؟ دوشتی بۆ عێراق بەرەمێناوە. یەکەمیان لە ڕووی ئەمنیەوە پێکاتەیەکی ئەمنی دروست بووە کە ئەو پێکاتەیە دەتوانێت هەموو با بڵێن ڕێکارێکی ئەمنی ببڕێت و هەموو بەرپرسیارەتەکان تێک بشکێنێت. لەلایەکی دیکە ئێستا عێراق بابەتێکی ئابووری گەورەی لە پێشەکە دەستداگرتنە بەسەر سامانی گشتی و خاک و ماڵ و مڵکی هاوڵاتیان. ئەوەی لە کەربەلا ڕوویدا ئەوە بوو کە دامەزراوی عەتەبات داوایان لە فەرماندەی هێزە چەکدارەکانی عێراق کردووە بە گوێرەی ئەو نووسراو فەرمی کە ئاراستەیان کردووە، داوایان کردووە ڕێگری لە بەشێک لەو گروپە چەکدارانە بکەن کە لەو ناوچەیە هەن لە کەربەلا مەبەستم کە دەیان و سەدان پێشێرکاریان بەرامبەر زیارەتکاران و بەرامبەر شارەکە کردووە. ئەرکان بەڕێزەرکان، ینی کێشەکە ئەمەیە بۆچی گروپە لە یاسا دەرچوەکان چەکیان پێیە؟ بۆچی پێویستە چەک لە دەزەوانە بێ؟ بەر لە هەموو شتێک چەک لەکوێوە بۆیان هاتووە. بنەڕەتی بابەتەکە ڕێگوڕشەیەکی مێژووی هەیە. ساڵی 2014 ئەمان چەکیان دەستکەوت و بە گوێرەی فتوایەکی مەزهەبی شیعی خەڵکی خۆیان کۆ کردەوە لە چوارچێوەی حەشد بۆ ئەوەی کە ڕۆبەڕۆی داعش بنەوە، بەڵام بابەتەکە لێرەوە نەوەستا بەڵکو زیاتر پەرەیسن. ئەم گروپە چەکدارانە وردەوردە دامەزراوەی خۆیان دروست کرد، سەربەخۆ بوون و چەکی قورسیان دەستکەوت و خۆیان لە هێزە ئەمنیەکان جیا کردەوە، بوونە هێزێکی هێزی هاوتێری بی دەوڵەت و هاوتێری بی هێزە ئەمنیەکان، وەکو ئەوان سوپایەک بن دەوڵەتی سوپایەکی دیکە بێت. بابەتەکە دوشتی لە یەکتری جیان. دەستوری عێراقی ڕێگری لەمە کردووە، ئەمە لە ڕووی یاسایی و یاسایی نییە. جگە لەواش ئەمانە باسییان لە یاسایە کردووە، یاسای حەشدی شەعبی تا کوێستاوی یاسای باسی لەوە نەکردووە کە ئەو چەکانەی لە دەست ئەوانن نایاساییەوە چۆنە و چۆنیش نییە، چونکە ئەو بارەگایانەی بەدەست ئەوانن لەلایەن هێزەکانی ئەمریکاوە بە ئاماز دەکرێن. بەشێکی زۆری بارەگاکانی حەشدی شەعبی ئەمریکا بە ئامازی گرتوون و ئەمە خەڵکیشی خستوەتە مەترسیەوە، ناوچەکانیش بوونی ئەم هێزانە دۆخی ئەمنی عێراق تێک نادا لە ڕووی ئاسایشی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی ئاسایشی عێراق خۆیەوە، لە ڕووی ئاسایش و مەترسی بۆ سەرەوە ئەو هێزە بیانیانە یاخود ئەو لایەنە بیانیانەی کە لە عێراقدا هەن و پەیوەندی دیپلۆماسیە لەگەڵ عێراقا هەیە. بابەتەکە دوو ڕەهەندی هەیە. حەشدی شەعبی هەمووی بەشێک نییە لەم ڕۆتێک ئێمە باسی دەکەین. هەندێک لە حەشدی شەعبی هەن پابەندی بڕیارە ئەمنیەکان و پابەندی بڕیارەکانی فەرماندەی هێزە چەکدارەکانی عێراقن، بەڵام هەندێک لە گروپەکانی دیکە لە دەرەوەی عێراق فەرما وەردەگرن. پەیوەندیان بە هەندێک وڵاتی هەرێمیەوە هەیە. پلانەکانی ئەو وڵاتانە و ئەجەندای ئەو وڵاتانە
جێبەجێ دەکەن وەکو باڵ و بریکاری ئەو وڵاتانە لە عێراقدا ئەمانە هیچ شتێکیان بەلاوە گرنگ نییەوە بابەتی هیچ بڕیارێکی ئەمنی نینەوە بوونەتە هۆکاری نەک تەنیا تێکچوونی ئاسایشی نێوخۆی عێراق بەڵکو شتەکە ئەمەشی تێپەڕاندووە بۆتە شتێکی نێودەوڵەتی بەنمونە ئاشبوونەوەی ئەمریکی و ئاشبوونەوەی بیانی و جگە لەم شتانەش بە دەستیان لە چەند دۆسیەکی نێودەوڵەتی وەرداوە و دەستیان بەسەر چەند ناوچەیەکی گرنگی عێراقدا گرتووە تەنانەت لە میزانیە و لە بودجەی وەزارەتی دارایی عێراقدا پارەیەکی زۆریان بۆ تەرخان کراوە و بودجەیەکی زەبەلاحیان بۆ دانراوە دەیان چەک و تەقەمەنی و پەرچەکردن لە وەزارەتی بەرگەری عێراقدا وەردەگرن لە کاتێکدا ئەمانە بۆ خۆیان دێن دەڵێن ئێمە لەگەڵ دەوڵەت داین بەڵام ڕەوتە ڕاستەقینەکە ئەوەیە کە ئەوان پێچەوانەی دەوڵەتن و خەریکی کاروباری خۆیانن پڕکردەی سەربازی بە گوێرەی فەرمانەکانی وڵاتانی دەرەوە ئەنجام دەدەن و بە هیچ شێوەیەکیش ڕەچاوی ڕێکارە ئەمنیەکانی وڵات ناکەن و ڕەچاوی ڕێکارەکانی وەزارەتی بەرگەری و وەزارەتی ناوخۆ ناکەن هەموو ئەمانە کاریگەری لەسەر خۆی هاوڵاتی دروست کردو بە شێوەیەکی ڕاستەوخۆ چونکە هاوڵاتیانی تۆقااندووە هاوڵاتی ئێستا ناتوانێت باسی هاوڵاتی بوونی ئەم گروپە لە یاسا دەرچوانە بوونی ئەم هەموو چەکە لە دەرەوەی یاسایە و ناکات هاوڵاتیان پەنا بۆ دادگاکانە بۆ یاسانە بن بۆ چارەسەرکردنی کێشەکانیان لە ڕێگەی بابەتی عاشایری و پەنابردن بۆ گروپە چەکدارەکان و بۆ کەسانی کە خاوەنی چەکن و لە ناو گروپە چەکدارەکانە کێشەکان چارەسەر بکەن هاوڵاتی عێراقی دەترسێت هاوڵاتی لە زەبر و زەنگی چەکی ئەم گروپە چەکدارانە دەترسێت ئەم گروپانە دەکرێت لە هەر ساتێکدا بێت کەسێک بکوژن دەتوانن لە هەر کاتێکدا بێت کارێکی لەو شێ بکەن ماک پێشێستا لە زادرێ شتێک ڕوویدا زەوی و ماڵی هاوڵاتیان دەستی بەسەرداگیرە پرۆژەی ئابووری استراتێژی دەستی بەسەرداگیرە بە کورتی ئەم گروپە چەکدارانە ناوەندی ئابووری گەورەیان بەدەستەوەیە و سەرچاوەیەکی دارایی گەورەیان هەیە ئەمە چی دروست کردووە زۆربەی پرۆژەکان زۆربەی گرێبەستەکانی باوڵێن ئاوادانکردنەوە نەوت و بەرهێنان هەموو ئەمانەیان تێکداوە و دەستیان بەسەرداگرتە و داهاتەکەی لە بەرژەوەندی خۆیانە دوازار ئەمانە هەموو شتێک بەهێز دەبن هەموو شتێک بە زەبر دەبن بەبێ ئەوەی ئاوەڕە هیچ شتێک بدەنەوە نە لە دادگاکانی عێراق نە لە حکوومەتی عێراق نە لە دەستگا ئەمنیەکانی عێراق کەواتە ئەمان بە با بڵێن لەسەر بنەمایەکی ئابووری و سیاسی و سەربازی بۆ بەرژەوەندی تاکە کەسی خۆیان کار زۆر باش ئاوەڕە هیچ شتێکی دیکە نادنەوە بەڕێز ئەرکان حەمدانی شرۆڤەکاری سیاسی لە بابلەوە لەگەڵ مامووی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان کارەکان بەخێر بن